مسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی ئیماراتی یەکگرتووی عەرەبی کردووە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە کۆ دەبێتەوە لەگەڵ جێگیری سەرۆکوەزیران و وەزیری ناوخۆی ئیمارات کۆبوونەوەیەکی گرنگیان ئەنجام دا باسییان لە پەیوەندیەکانیان کردووە بەڵام پەیوەندی مێژووی لە نێوان ئیمارات و هەرێمی کوردستان هەیە لە بواری بازرگانی و بەرهێنان و کۆمەڵێک سێکتەری دیکەدا. من لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. گرنگی ئەم سەردانە و بەردەوامی پەیوەندیەکان بەڕێز عومەر محەممەد ئەمین بازرگان لە ئیماراتەوە لەگەڵمە. بەڕێز عومەر سپاس کە لەگەڵ کوردستان 24 سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە ئیماراتە. ئەمە یەکەم جار نیە سەردانی ئەوێ دەکات. پەیوەندیەکی باش لە نێوان ئیمارات و کوردستاندا هەیە. داهاتووی ئەم پەیوەندیانە لە بوارە جیاوازەکاندا چۆن دەبینی؟ أول شيء السلام عليكم. سلااوتان لێبێت زۆر سوپاس. بەڵاستی من دەمەوێت بڵێم ماشەڵڵا لەو هەوڵە بەردەوامانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە بەروبردنی پەیوەندیەکان لە پێشکەوتنی هەرێمی کوردستان بەڕاستی سەردانەکە لە کاتێکدایە کە گۆڕانکاری زۆر گەورە لە ناوچەکەدا هەن. ئەم پەیوەندیە بەهێزکردنی لەم کاتەدا بۆ خۆی دەلالەتێکی زۆر بەهێزی هەیە. ئیمارات لە ناوچەکەدا ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەیە و لە بەرامبەردا بەڕێز سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە گرنگی ئەو پەیوەندیانە تێدەگات و هەوڵدەدا بەهێزی. باشە بەڕێز عومەر، لە کاتی سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئیمارات و بەشداریکردنی لە لووتکەی حکوومەتەکان لە دوبەی کۆمەڵێک یادداشتی لێک تێگەیشتن لە نێوان ئیمارات و هەرێمی کوردستان واژۆکران و نوێکرانەوە بۆ 5 ساڵی داهاتوو لە بواری بازرگانی بەتایبەتی ئەمە جەنابەت قسە بکەی. ئەمە چەندە گرنگە بۆ بازرگانان و بەرهێنەرانی ئیماراتی کە لە هەرێمی کوردستان کاری وە بەرهێنان بکەن و ئەم بابەتە زیاتر پەرە پێ بدەن؟ طبعا تقوم هذه خلينا نقول الخطوات ئەم یادداشتانە یاخود ئەم هەنگاوە دیراسە کراوانە بە شێوەیەکی گشتی کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ ئیمارات کردوێتی بۆ بەهێزکردنی بازنەی استراتیژی پەیوەندی ئابووریە. زۆر سوپاس بۆ خوددا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەتایبەتی لە ماوەی ساڵی ڕابردوودا کاری زۆر باش بۆ بەهێزکردنی ئەم پەیوەندیە کراوە. ئێمە کارمان کردو بۆەوەی ئاسانکاری تەواو بۆ بازرگانانمان لە نێوان ئێمە و هەرێمی کوردستان بکرێ بۆ بتوانین پرۆژەی بازرگانی ئابووری گەشتوگوزاری باش بنیاد بنێ. باشە، ئیمارات چۆن دەتوانێت سوود لە دەرفەتی بازرگانی و بەرهێنان لە هەرێمی کوردستان وەربگرێت؟ ئێستا 30 کۆمپانیای ئیماراتی لە هەرێمی کوردستانیش کار دەکەن. ئەمە دەکرێت تا چەندە فراوانتر بکرێت؟ ئەم کۆمپانیانە دەتوان کارێکی زۆر باش بکەن ببنە هۆکاری هەمەچەشنکردنی سەرچاوەکانی داهات. من لەمەوە دەتوانم ئەوە بڵێم کە ڕەوتی پرۆژەکان و هەوڵدان بۆ هەمەچەشنکردنی پرۆژەکان لە هەرێمی کوردستان یارمەتی ئێمەش دەدا وەکو کۆمپانیا ئیماراتیەکە بەتایبەتی ئەو کۆمپانیایی لە هەندێک بواری نوێدا کار دەکەن و هەروەها خاوەنکار و بازرگانان لە ژینگەیەکی نوێ کار بکەن بە زۆرێکی نوێ هەوڵی وەبەرهێنان بدەن. لە هەمان کاتدا ئەزمونێکمان پێدەبەخشن کە دەبێتە ئەزمموی نێوان دوو کولتور و دوو پەیوەندی. ئەمەش وا دەکات خاڵێکی دیکە بێتە سەر ئەزمموی ئێمە. ئێستا هاوشێوەین دەتوانم بڵێم. زۆر باشە. ئەگەر لە بواری بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانی شاماژە بۆ بکەین کە یەکەم وڵات کە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانی بۆ هەناردەکرا ئیمارات بوو کە پەتاتەی هەرێمی کوردستان هەناردەی ئیمارات کرا و هاوکات بازاڕێکی بەرفراوان لەوێ کراوەتەوە بۆ بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان. تا چەند دەمە کاریگەری هەیە لەسەر بواری کشت و کاڵ بازرگانی و ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و ئیمارات کە ئەم بابەتانە هەر بەردەوام بێ لە نێوانیانداوە پەرەی پێ بدەن؟ بەدڵنیاییەوە کاریگەریەکی زۆر باشیان هەیە بۆ هەردوولا، هەم بۆ ئێمە هەم بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوەی ئەم جۆرە هەمەچەشتیە کوشت و کاڵیش وەکو ئێوە ئاماژەتان پێکرد کە یەکەم بەرهەم بوو، خاڵێکی وەرچەرخان بوو
لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان کە هەنار و بەتاتە و هەنگوین و ئەمانە جۆرێک لە بەجیهانی بوونن بۆ بەرهەمەکانی هەرێمی کوردستان. ئێمە وەکو بەرهەم کۆمەڵێک بەرهەم هەیە ڕێکار دەکرێت بۆ ئەوەی شتی نوێ بهێنرێ بۆ ئەوێ، بەڵام ئەمڕۆ کاتێک سەیری بازاری ئیمارات دەکەی وا دەزانی لە بازاری هەرێمی کوردستانی هەمان کوالێتی هەمان بەرهەم لە هەمان کات کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێزوو دەکات ئیمارات، بۆیە ئەمە زۆر کار ئاسانی. زۆر باشە بەڕێز عومەر، ژینگەی هەرێمی کوردستان لە ڕووی سەقامگیری و ئاسایش و پاراستنی ئەو سەقامگیریە تا چەندە گرنگە بۆ هاتنی و بەرهێنەری بیانی بۆ هەرێمی کوردستان، بەتایبەتی وڵاتێکی وەکو ئیمارات چۆن لەم پەیوەندیانە دەڕوانێت کە بەردەوام سەردانی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان وەکو جەنابی سەرۆک وەزیران کێستا لە ئیماراتەوە بەرپرسانی باڵای ئیمارات بۆ هەرێمی کوردستانی لێ دەکەوێتەوە؟ کاریگەریەکی زۆر باشەیە، کاریگەریەکە ئەرێنیشە، ئەمە لەم گۆڕانکاری چەند ساڵە بەڕوونی دەردەکەوێت. ئێمە ئەمڕۆ دەتوانینەوە بڵین کە هەرێمی کوردستان گەیشتۆتە قۆناغی سەقامگیری ئابووری و استراتیژی، بۆیە ئەمە بۆتە پاڵنەرێکیش بۆ بەشێک لە گەنجانی ئیمارەت بەڕاستی هەوڵ بدەن پڕۆژە لە هەرێمی کوردستان بکەن، ئەوانەی کە تازە با بڵێن دەستیان بەکارکردن کردووە لەبەر ئەوەی ئەوان گەیشتونەتە قۆناغێکی سەقامگیر و پڕئاسایش. زۆر باشە. ئیمارات بەخۆی لە بواری گەشت و گوزار و گەشتیاری شوێنێکی زۆر گرنگی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبی هەیە، بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش ئەم ژینگەیە فراهەمە. چۆن لەم سێکتەرە دەڕوانێت ئیمارات بە تایبەتی لە بواری گەشت و گوزار وە گەشەی ئەم بابەتە و پەیوەندی لەم بوارەدا لە نێوان ئیمارات و هەرێمی کوردستان؟ هەرێمی کوردستان دەتوانم بڵێم کۆمەڵێک لە جوانترین شوێنەکانی دنیای هەیە، ئەوەی ئەو جوگرافیای لە هەرێمی کوردستان هەیە لە کەم شوێنی دنیا هەیە. ئیمارات با بڵێم لە سەرتاوەکو کردی حکومی و تایبەتیش ئێمە لە سەرتاوە هەوڵماندا کار لەسەر پەیوەندی با بڵێن گەشت و گوزاری یاخود وەبەرهێنان لە بواری گەشت و گوزار لەگەڵ هەرێمی کوردستاندا بکەین، بۆیە هەم لە ڕووی ژینگەکەیەوە یەکێکە لە جوانترین ژینگەکان، هەمیش لە ڕووی گەشت و گوزارەوە ژێرخانێکی باشیە، لە ئێمەش نزیکە و ئێمە زووتر دەتوانین دەستمان پێ بگات و پێشمان بەوەیە زیاتر کاری لەسەر بکەین. باش، ئەوەی کە ئیمارات لە داهاتوودا لەگەڵ هەرێمی کوردستان ئەوێت هاوبەشی پێ بکات یا چاوی لێ زیاتر پەرەی پێ بدات، چه بوارێکە کە لە هەرێمی کوردستان بەلای ئیماراتەوە گرنگ بێت، چە لە بواری نەوت و گازستا کۆمپانیای گەورەی ئیماراتی لە هەرێمی کوردستانن، لە بواری وزە و ژێرخانی دیکەی سەرچاوی سروشتی و بازرگانی و کشت و کاڵ بەگشتی؟ بەڵێ کەتی وزە یەکەکە لەو بوارانە، هەرچەدە من پسپۆرشم نییە، بەڵام منەوە دەزانم کە بەشێک لە کۆمپانیای ئیماراتیە گەورەکان لەوێن. ئەگەر سەیری ئەو داتایانە بکەیت کە هاوبەشن لە نێوان هەردوولادا لەو کارش کاری باش کراوە. زۆر باشە. وەکو بازرگانان لە ئیمارات ژینگەی کارکردنی بازرگانی و بەرهێنان لە هەرێمی کوردستان تا چەندە لە ژینگەی ئیمارات نزیکە، ئەو دەرفەتەی کە بۆ بەرهێنەر و بازرگانان لە دەرەوەی کوردستان دەڕەخسێت تا چەندە یارمەتیدان دەدات بۆ دروستکردنی لینکێکی بەهێزتر لەگەڵ هەرێمی کوردستان و هەروەها هاوبەشی پێکردنی لەگەڵ وڵاتانی دیکەی دەوروبەریش؟ ئاراستەکە ئاراستەیەکی ڕوونە، هەردوو لە هەرێمی کوردستان ئیمارات جەخت لە بابەتیەوە بەرهێنان و بەرپێدانی ئابووری دەکەنەوە. ئێمە لە ئیمارات لەسەر هەمان ڕێزکە دەڕۆین، لە هەرێمی کوردستانیش باماشەوە ئامانجی هاوبەش و ئامانجی ڕوون، ئەم کۆمەڵە ئامانجانە کە لە ئامانجی حکومیە و ئامانجی دیکەشە بۆتە هۆکاری ئەوەی کە ژینگەیەک دروست ببێ، ژینگەی وەبەرهێنان ببێ بە کللتوری کاری هاوبەش لەگەڵ یەکتری. بۆیە من دەبێ بڵێم لێکچوونێکی زۆر هەیە لە نێوان هەردوو لامان. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز عومەر محەممەد ئەمین، بازرگان لە ئیماراتەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.